باسی گەشتیاریکن ئەمڕۆ لانە تایبەت کراوە لە جیهانە بە ڕۆژی جیهانی خۆڕاگری گەشتیاری بە پاڵ گەشتیاریەکەەوە کە چەند بابەتێکی گرنگە بە تایبەت لە وڵاتانەیە کەلانێ زۆرجار سەرچاوی دیکە ژێرخانی با بڵێن ژێرزەوی ناوت ئەم کانزانەی تریان نەبێت زۆر جار بەشێکیان چاو ئەبەستن با بڵێن چاو یان لەسەر ڕێژەی گەشتیارە و ئەوەی کە ئەم بوارە زۆر زۆر گرنگە لای خۆشمان بە خۆشحاڵیەوە ئەبینین جموجۆڵە کەوتۆتە ئەم بوارەوە بەڵام بابەتێکی تر دێتە پاڵی ئەوش گەشتیاری لە کاتی تەنگانایە لە کاتی کەشی لە پڕ و نەخوازراوە بۆ هەروەی کە لە کاتی کۆرۆنایە ڕوویدا ئێمە بینیمان کەسی وابوو لە کۆرۆنایە بۆ نمونە لە هەرێمی کوردستان بوو یاخود بۆ نمونە لە وڵاتانی تر بوو کورد بوو یان هەر بە درێژایی ئەو 2 ساڵەی کۆرۆنا بینیمان خۆ ئەکرا ژیان بوەستێنرێت بە پێی کۆمەڵێک ڕێنمایی هێشتا هەر گەشتیاری بەردەوامی هەبوو لەم کاتانەدا چۆن مامەڵە لەگەڵ کەرتی گەشتیاریە بکرێت بۆی کە زیانی بەرنەکەوێت تەندروستی گەشتیاریش با بڵێن پارێزراوە ئەمە بابەتێکەوەی کردو ڕۆژێک وەکو ئەمڕۆی بۆ دیاری بکرێت و ناونیشانەکەشی بکرێت بە خۆڕاگری گەشتیاری جامش لەسەر ئەم بابەتە قساکەین تا چەند ئێمە لە پاڵ گرنگیدان بە کەرتی گەشتیارەکەمان ئاگاشمان لە خۆڕاگریەکەی هەیە و هەروەها بە گشتیش چیمان کردو یان ئەبێت چی بکەین بۆ پەرەپێدانی زیاتری کەرتی گەشتیاری هەر بۆیە بەڕێز مامۆستا غەریب عەلی خوێندکاری دکتۆرە لە بە بازاڕکردنی گەشت و گوزار لە زانکۆی سلێمانی ئەمڕۆ لامان ئامادەیە بەخێر بووی مامۆستای گیان بەیانیت مامۆستا غەریبجا لەگەڵ لانەیە باسمان کردوتمان ئەم فترەیە بەخۆش فەرمووتکایە ئەم فترەیە بە خۆشحاڵی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی شارەکان و پارێزگاکانی تری عێراق ڕوویان کردە هەرێمی کوردستان و بەتایبەت سلێمانی بۆی کە ئەم دیمەنە جوانی زستانەیە ئەوانەی چێژی لێ ببینن هەر پێش ئەوەی باسی خۆڕاگری گەشتیاری بکەین تا چەند ئەم دیمەنانە ئێمە توانیمانە هاوبەشی پێ بکەین لەگەڵ گەشتیارە بۆ نمونە ئێمە باسی گەنمە کوتا و ئەمانەکەن گەشتیاری ئێمە تا ڕادێک تێکەڵ بە فەرهەنگی کوردیش کراوە سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی کورسات زۆر سپاس بۆی بەڕێز بەخێر بێ دیارە پیشەسازی گەشتیاری لە ئێستادا لە دوای هەرێک لە پیشەسازیەکانی نەوت و پیشەسازیە تەکنەلۆجیەکان پیشەسازی پەیوەندیەکان بۆ بە پیشەسازیەکی سەدەی 21 هەرێمی کوردستان خۆشبەختانە خاوەنی کۆمەڵێک بنەمای سروشتیە خاوەنی کۆمەڵک بنەمای مرۆیە و دەتوانێت ببێتە ڕووگەیەکی گرنگی گەشتیاری لە ناوچەکانی دەوروبەری خۆیەوە بە حکمی ئەوەی ئێمە خاوەنی سنوورێکی هاوبەشین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران خاوەنی سنوورێکی هاوبەشین لە باکوور و لەگەڵ تورکیا لە عراقیشا کە بەشێکە لە هەرێمی کوردستان بەشێکە لە عراق خاوەنی چەندین دەواازەی نێودەوڵەتین خۆشبەختانە خاوەنی 2 فڕۆکخانەی نێودەوڵەتین ئەمانە چی کردو ئەمانە کار ئاسانی کردو بۆ گەشتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان و هەروەها خاوەنی دیمەنێکی سروشتی سەرنجڕاکێشین بە تایبەتی لە ئێستادا بەدەر لە وەرزی هاوین بەدەر لە وەرزی بەهار جۆرێکتر لە گەشت و گوزار سەری هەڵداوە کە پێی دەوتێت گەشت و گوزاری زستانە ئێمە ساڵانە خۆشبەختانە بەشێکی زۆر ناوچە شاخاویەکانی ئەزمەڕ و گۆیژە و کۆڕک و سیوەیل و پێنجوێن بەفرێکی باشی لە دەبارێت لە 14 و 15 ئەم مانگە لەوانەی خۆشتان ئاگادارم کەناڵی کورسان وێنەکانی گواستە و خۆشبەختانە لە ئیدارەی سربەخۆی چۆمان فیستیڤاڵی خلیسکێنەی سەربەفر کرا بە حوتەمین فیستیڤاڵ دادەندرێت لە هەرێمی کوردستاندا ساڵانە بەشێکی زۆر لە کۆمپانیا ناوخۆیەکان بەشێکی زۆر لە کۆمپانیەکانی دەرەوە چەندین چالاکی ناوازە پێشکەش دەکەن بۆ ناساندنی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستاندا ئێمە لە ماوەی پێشوودا بینیمان کە لە بەشێکی زۆر لە ناوچە شاخاویەکانی و گۆژە و ئەزمار بە تایبەتی گەشتیارانی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عراقمان هەیە کە سەردانی ئەم ناوچانە دەکەن هۆکارەکە لە باری کەش و هەواکەی هۆکارەکە جیاوازی دیمەنی سروشتی هەرێمی کوردستانە ئەمە جگەلەوەی کە هەرێمی کوردستان خاوەنی زیاتر لە بەو زانیاری کە من وەرم گوتووە خاوەنی زیاتر لە 750 هۆتێل و مۆتێلی گەشتیاریە خاوەنی زیاتر لە 1500 چێشخانە ڕێستۆرانتە خاوەنی 2 فڕۆکەخانەیە کە باسمان کرد ئەمانە کار ئاسانی کردووە بۆ پەرەپێدانی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بە پێی وتەی برای بەڕێزم وتەبێژی دەستەی گەشت و گوزار و بە ئەمەلخانیش کە ئەڵێ لە ساڵی 2014 بە نزیکەی 7 میلیارد دلار وەبەرهێنان لە کەرتی گەشتیاریە کراوە باشە کەواتە ئەمە دەرخەری ئەوەیە کە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستاندا وردە لە بوژانەوەدا بووە لە خۆڕاگریەکە دەرچووە وردە لە بوژانەوەدا بووە بوژاوە توانێت تاوەکو لە ساڵی 2007 بۆ ساڵی 2024 تقریباً
ببوژانەوەیکی باشی بەخۆ بینەوە کۆمەڵە گۆڕانکاری سیاسی هەبوو کۆمەڵە گۆڕانکاری کارژێڕی ئابووری هەبووە کۆمەڵێک گۆڕانکاری سەربازی هەبووە ئەمانە بەرزونزمی بە ژمارەی گەشتیاران کردووە لە هەرێمی کوردستان کاریگەری هەبووە لەسەر هاتنی گەشتیار کاریگەری هەبووە لەسەر کەمبوونی گەشتیار لە هەرێمی کوردستان هاوکات ئەو بابەتی کە باسمان کرد خۆشبەختانە ڕەخساندنی هەلی کار بووە بەشێکی زۆر لەم دامەزراوە گەشتیاران کە باسمان کرد بۆ نمە هۆتێل و مۆتێلەکان وای کردووە بەشێک زۆر لە کارمەند لە دامەزراوەکانی گەشتیارەکاندا کار بکەن هەلی کاریان ڕەخساندووە چونکە بەپێی هەندێک لە توێژینەوەکان کە دەرکەوتووە هەر کاتێک کە گەشتیارێک دێت تا هەر وڵاتێک هەر ناوچێک 23 پیشەی تر قازان دەکات بەپێی بەشێک زۆر لە توێژانە کە دەرکەوتووە هەر کاتێک هەر تاکێک دێتە هەر وڵاتێک 23 پیشەی قازان تر دەکات ئەمە بەدەر لەوەی کە نانفرۆش و گۆشت فرۆش و ئەمانەش بازاڕی باشیان دەبێت لە کاتی هاتنی ژمارەیەکی زۆر لە گەشتیار بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان ئەمەش دەرخەری ئەوەیە کە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بەرەو پێشبوونێکی باشی بەخۆی بینێەوە بەڵام ئێمە ئاستەنگمان هەیە ئاستەنگەکان ئەمە پێویستە سەرەتا باز لە ئاستەنگەکان بکەین بەشێکی زۆر خۆشبەختانە لە ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان دوو سایدە بەڵام بەشێکی زۆریشان لە ئێستادا یەک سایدە وا دەکات لە ئاستەنگەکان ڕێگەوبانە بەڵێ با بڵین هەر ڕێگاوبانمان نییە کۆمەڵشتمە بە تایبەتی ئێستا لە وەرزی زستاندا یعنیەکە لەو کێشانەی کە هەمانە لە وەرزستاندا نەبوونی شوێنی مانەوەی لە ناوچە شاخاویەکان گەشتیار پێویستە تۆ لە ناوچە شاخەن شوێنی مانەوە بۆ دابینکەی بۆی کە بمێنێتەوە خۆی زۆری ژمارەی گەشتیار گرنگ نییە لە هاتنی گەشتیارە بەڵکو مانەوەکەی گرنگە تۆ تا کاتێک هەتا گەشتیار بمێنێتەوانێ خەرجی زیاترە بێت لەو شوێنەیە لەبەرەوە ئەبینین مامۆستا غەریب لە هەورامان هەندێک شوێنیان دروست کردووە گەشتیار شەو ئەمێنێتەوە جەنابەت ئەگەر بۆ منە لە پێنج وێنیش هەبێ خۆ چەند خۆش مەبەستەکەی من لەوێدا ئێستا بۆ من لە هەورامان هەمانە لە ئاوێسەر هەمانە بەڵام لە هەندێک شوێنە ئێمە نەقسی کەمی چمانێ خزمەتگوزاری گەشتیاری زستانەمانە بە تایبەتی هۆتێل لەم کەشوهەوای شاخانی ئەزمەر و گۆیژە وەربگرین بۆ پەرەپێدانی جۆرێک لە جۆرەکانی گەشت و گوزار کە گەشت و گوزاری زستانەیە و دروستکردنی هۆتێلی ئیکۆلۆژی کە پێی دەوتی هۆتێلی چی هۆتێلی ژینگەیی کە لەگەڵ سیستەمی وەرزی زستاندا دەگونجێت بۆ هەر ناوچەیەکی گەشتیاری زستانە ئەمانە کەمی خزمەتگوزاریەکانە و هەروەها بەشێکی زۆر لەو خزمەتگوزارانی کە هەمانە گرانی خزمەتگوزاریەکانە بە بەراورد بە و ژمارە گەشتیاری کە دێت بە تایبەتی لە کاتی جەژن و یاد و بۆنەکاندا هەڵاوسانێکی زۆر لەسەر خزمەتگوزاری گەشتیاریەکان دروست دەبێت بەهۆی زۆری ژمارەی گەشتیاران بەڵام پێویستە لانی کەرتی گەشتیاری دامەزراوە گەشتیارەکان چاودێریی بەرچاوێن هەبێت لەسەر چۆنەڵێت چاودێریکردنی نرخەکان بۆ ئەوەی کە گونجاو بێت لەگەڵ ئاستی توانای دارایی گەشتیارە بۆی گەشتیار کە گلیمان لێ نەکات کاتێک گەشتیارێک دێتە وڵاتی ئێمە حەز بۆ بکات کە چۆنەڵێت لە وڵاتەکەی خۆی دایەتی حەز بۆ بکات کە ئەمین و ئەمانێک هەیە لە چاو ناوچەکانی تری عێراقدا کەمە جیاوازیە خۆشبەختانە بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستان ئێمە خۆمان لە باو باپیرانمان بوو مامەوەتەوە کە خاوەن میان دۆستی بووین ئەمەش کاریگەری هەیە لەسەر سەرنج ڕاکێشانی گەشتیار بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان چونکە تۆ هەر ڕەفتارێک دەکەی لەگەڵ گەشتیارە دەرخەری ئەوەیە کە تۆ بەو چۆنەڵێ بەو پەڕی ڕێز و سوپاسەوە پێشوازی لە گەشتیارەکەی زۆر ڕاستە مامۆستا بگومان سروشتی جوانی کوردستان بۆ شێوازە هەڵکەوتووە کە ئەگەر بێت و گرنگی پێ بدرێ بە دڵنیاییەوە ڕەنگە ئەم شوێنە جوانانی کامانەوەکو ئەحمەد ئاوا و گۆڵێ لە پێنجێن و دێلێژە و کۆمەڵێک شوێنی زۆر تایبەتمان هەیە ڕەنگە ئێمە ژمارەیەکی زۆر چوزانم هەوڵی زۆر بین بۆی کە بچین بۆ وڵاتێکی تر پارەیەکی زۆر سەرف بکەین ڕەنگە شوێنەکانیش بامان شێواز بێت بەڵام چییە لەو شوێنانە گرنگی تاوای پێدراوە هەستەکەی کەرتی گەشتیاری لەو شوێنانەیە بە ئەکادیمی کراوە جا پرسیارەکەم نیش ئەوەیە چەندە گرنگە لە لای خۆشمان کەرتی گەشت و گوزار کەرتی گەشتیاری بە ئەکادیمی بکرێت بۆ ئەوەی کە بتوانین ژێرخانی ئابووری وڵاتەکەی سەبارەت بە وەڵامی پرسیارەکەت ئێمە پێمان خۆش بێت پێمان ناخۆش بێت لە عێراق لە عێراق هەرێمی کوردستانمانەیە لە بەرنامەیەکی تریش ئەوتم کەرتی گەشتیاری لە لای ئێمە بە کلتور نەکراوە تا هۆشیاری گەشتیاریمان لاوازە ئەنی تۆ بێنە ئەوەندەی کە گەنجی ئێمە بۆ نمونە لە کەرتە حکومیەکان بۆ نمونە لە کەرتی سەربازیە هەوڵی دامەزراندن و ئیشکردنەداد لە کەرتی گەشتیاریە پێی شەرمە ئیش کارێک بکات کەواتە دەرخەری ئەوەیە کە لایەنی هۆشیاری تاشی کوردی لاوازە لەو ڕوانگەیەوە ئێستا بێنە تۆ فۆرم دابش کە بڵێ سپێنێ بۆ نمونە بۆ هەر پیشێک ڕێزمێ بە هەموو پیشەکان پیشەیەکی سەربازی بێت بەردناکەوێت بە موچەیەکی زۆر کەمیش بێت بەڵام تۆ بێنە بۆ کارمەندی ڕیسێپشن کە دڵی هۆتێلە لە هەرێکە لە هۆتێلەکاندا هەیە
کەمترین کارمەندی کوردمان هەیە بۆ لەبەرەوەی ئەم شتە لە وڵاتی ئێمە نەبوو بە کولتور خەڵکی ئێمە ئەمانە دەرچوومان ناڵم نیمانە دەرچوومان هەیە بەڵام ئەم شتە لە واقعی ئێمەدا نەبوو بە کولتورێک کە خەڵکی ئێمە بچێت لە دامەزراوە گەشتیارەکاندا کار بکات ئەوە مهمە یەکەم شت بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری تاکەکانی کۆمەڵگایە لە چ ڕێگایەکەم یەکەم لان لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەوە ئەوە زۆر تەسیری هەیە لە ڕێگای بڵاوکردنەوەی پڕوشە و ڕێبەری گەشتیاریەوە لە ڕێگای بە بازارکردنی کەرتی گەشتیاری و ناساندنی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بە تاکەکانی خۆمان لە ناوخۆ و بە دەرەوەی کوردستانیش بە وڵاتانی بیانیش ئەمە کاریگەری هەیە لەسەرەوەی کە کەرتی گەشتیاری بەرەو پێش دەچێت خۆشبەختانە ئێمە دەبینین ساڵانە لە پێشانگەی نێودەوڵەتی تاسلوجە بژمارێک زۆر لە کۆمپانیا گەشتیاریەکان بەشداریەکەن ئەمە بۆ چییە بۆ پێشخستنی کەرتی گەشتیاریە لە هەرێمی کوردستاندا خۆشبەختانە ساڵانە لە پایتەختی هەولێریش کۆمەڵێک پێشانگا دەکرێتەوانێت کە چەندین پیشەی دەستی یانی ماوە پێشوو دەبینیمان چەندین پیشەی دەستی کرایوانێت بۆچی بۆ نیشاندانی چالاکی گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بۆ بەرهەمی دەستی هەرێمی کوردستان کە دەرخەری ئەوەیە کە هەرێمی کوردستان خاوەنی کۆمەڵێک بنەمای مرۆیی خاوەنی کۆمەڵێک بنەمای سروشتیە باشە مامۆستا غەریب ئێمە زۆر جار کاتێک باسی کەرتی گەشت و گوزارەکەین زۆر لانەی تیشکەکان بەلاو ناو شارەکان نابێت بۆ نمونە مۆڵەکانمان ئاڕازێنینەوە باڵەخانە و شەقامەکانمان لە کاتێکە لانەیە ئەو گەشتیارانەی کە ڕوەکەنە ئێرە خۆیان شارەکانی خۆیان هیچی کەمتر نەبێت لەم ڕەواڵەتانەی کە ئێمە لێرە زۆر گرنگی پێیان هەر لە شارێکی ئێران بەڕێزێک هەیە لە گوندێکە هاتووە ئەو گوندەی کردو بە گوندێکی گەشتیاری بۆ نمونە تەونکردن فەرشچنینە مانگا و ئاژەڵ دۆشینە ئەمانەی کردووە بە بواری باڵێن کەرتی گەشت و گوزار گروپی بیانی ئەهێنێت و ئەمانە تەنیان ئەیانەوێت سەردانی ئەم شوێنانەکەن ئەڵێ باسی شێکاڵە تا 2-3 ساڵی داهاتوش هەرێک لەم شوێنانە حجز کراوە لەلایەن گەشتیاری بیانی ئێمە تا بمبورە ئەگەر قسەکەت لەبیر نەچێتەوە چی بکەین بۆی کە ئەو متمانە بەخۆیە ئەو ڕێزگرتن لە نەریت و فەرهەنگی خۆمانە بکەینە بەشێک لە کەلتوری گەشت و گوزارەکەمان بەشێکی گرنگیدانمان لەسەر ئەو بابەتانە بە گەشتیار بێنین ئەوانە ببینێت. یەکێک لەو کێشانەی کە ئێمە هەمانە لە کەرتی گەشتیاریە کۆبوونەوەی سەرجەم دامەزراوە گەشتیاریەکانە لەکوێ لە ناوەندی شارەکاندا ینی ئەمە کێشەیە ینی بەشێکی زۆر لە هۆتێلەکان لە چێشخانەکان لە ڕستۆرانتەکان لە سنتەری شارەکاندا کۆبوونەتەوانێت ینی کەمترین ناڵێن کەمترین ڕێژەیەکی زۆر کەم لە چێشتخانە لە هۆتێلەکان لە ناوچە گەشتیاریەکاندا سەرەتا ئاماژەمان بۆەوە کرد کە یەکێک لەو کێشانە کە ئێمە لە هێمانە لە وەرزستاندا نەبوونی شوێنی مانەوەی گەشتیارە نەبوونی چێشتخانەیە بۆ لە شوێنە گەشتیاریەکاندا بە تایبەتی لە وەرزی زستاندا ئێمە چی بکەین کە ئەم شتە ببێ بە کەلتور لە ڕێگەی چی لە ڕێگەی کردنەوەی خولی ڕاهێنان بە تایبەتی بۆ پیشەی بەرهەمە دەستیەکان پیشەی ڕستنی و چرین خۆش ناڵم لەم ماوەی پێشووە کە بینیمان لەلایەن ڕێکخراوی UNDP ئەوانێت کۆمەڵێک ڕاهێنان کرایەوانێ بۆ دام و دەستگا گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بۆ پیشاندانی بەرهەمی پیشە دەستیەکانی هەرێمی کوردستان بۆ ناساندنی ئەوەی کە هەرێمی کوردستان خاوەنی کۆمەڵێک پیشەی دەستی هەمە جۆرە بۆ ئەوەی کە سەرنجی گەشتیار ڕابکێشن بۆ بەرزکردنەوەی ئاستی ئابووری هەرێمی کوردستان بۆ پیشاندانی ئەم پیشە دەستیانە بەرامبەر بە وڵاتانی بیانی بەرامبەر بە گەشتیاری بیانی کە کاری گەشتیار ئەتوانێت بۆ نمونە بچێت ئەو پیشانە ببینێ لای خۆمان چی بۆ کراوە لای خۆمان ناڵم بەپێی ئەو زانیاری کە من هەمە لەو ماوەی پێشوودا لەلایەن ڕێکخراوی UNDP ئەمریکیەوانێ بە هاوکاری دەستی گەشت و گوزار خۆم لە دەستی گەشت و گوزارێ بەس بەڵام بە هاوکاری دەستی گەشت و گوزار کۆمەڵێک خول کرایەوە لەسەر پیشەی بەرهەمە دەستیەکان بۆ پیشاندانی چالاکی جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ سەرنجڕاکێشانی گەشتیاران و هەروەها ئەمەش کاریگەری هەیە لەسەر جوڵەی گەشتیاری چونکە کاتێک کە تۆ چالاکێکی ناوازە لە کەرتی گەشتیاریە پێشکەش دەکەیت کاریگەری هەیە لەسەر ڕاکێشانی گەشتیار کاریگەری هەیە لەسەر جوڵەی گەشتیاری کاریگەری هەیە لەسەر دراوی قورسی بیانی چونکە ئەمانە تەسیر ئەکاتە سەر بژاندنەوەی ئابووری هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە زۆر باشە مامۆستا بۆچی ڕەنگە زۆرینەمان بۆ شێوازە بین ئەو شوێنە گەشتیارە جوارانی کە هەمانە ڕەنگە خۆمان هەست بە جوانی ئەو شوێنە گەشتیاریانە نەکەین بەڵام بۆچی کاچینە شوێنێکی تر زۆر دڵمان بە ئەو وڵاتی ترەکرێتەوە هەستەکەی شوێنە گەشتیارەکانیان زۆر تایبەترە جا من پرسیارەکەم بەڕاستی ئەوەیە ئەمە بپرسم بۆچی هێشتا خۆمان ڕەنگە زۆر شوێنی جوانی کوردستان هەبێن نەگەڕابێتین پەلە هاوێژین بۆی کە بچین شوێنە گەشتیارەکانی وڵاتێکی تر ببینین یەکێک لە مشکلانەی کە هەیە یەکێکی کێشانەی هەیە بەشێکی زۆر لە کۆمپانیا گەشتیاریەکان ئەوەی کە گەشتیاری ناوخۆ دەبەنە دەرەوە ئەوەی گەشتیاری ناوخۆ نابنە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان.
ئەوە کێشەکەمانە خۆشبەختانە دووسێ کۆمپانیا هەن کۆمپانیا ئاسمان هەیە کێستا کار لەسەر ئەوە دەکات گەشتیاری بیانی بێنێتە هەرێمی کوردستان بۆ پیشاندانی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بۆ بازارکردنی کەرتی گەشتیاری بۆ بازارکردن کەرتیژیانێ پێویستە ئەمە لەن دەستی گەشت و گوزارەوە بەرنامەیەکی بۆ دابدرێت پلانی بۆ دابدرێت کە کۆمپانیا گەشتیارەکان هەڵبستن بەچی هەڵبستن بەوەی کە گەشتیاری ناوخۆ بگوازن بۆ ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان پیشاندانی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستانە بەرامبەر بە وڵاتانی دراوسێ بەرامبەر بە گەشتیاری بیانی ئەمەش دەکەوێتەوە سەر لانی دەستەی گەشت و گوزار کە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کار ئاسانی بکات بۆچی بۆ کۆمپانیا گەشتیارەکان لە پێدانی ئاسانکاری لە کەمکردنەوەی باز لەسەر کۆمپانیا گەشتیارەکان بۆ ئەوەی کە بتوانن گەشتیاری ناوخۆ بە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بناسن. باشە مامۆستا کەسانی وەکو بەڕێستان کە سەردانی وڵاتانی جەرەوەکەن بە مەبەستی سوود وەرگرتن لە بواری گەشت و گوزار و گەشتیاری ئێوە چۆن ئەتانەوێت سوود لە ئەزمموی وڵاتە پێشکەوتەکان وەرگن لە بواری گەشتیارە چونکە ناوبەناو ئەبیستین ئەندامانی دەستەی گەشت و گوزار سەردانی وڵاتانی دەرەوەکەن شوێنەکەکەم بەدەستە خوشکی شوێنێکی تر لە بواری گەشتیاری ئەمانە چین؟ ئەمانە بەشداریکردنە بە جەماعەتی دەستەی گەشت و گوزار من خۆم متابعەکەم ساڵانە بەشداری زۆر لە پێشانگە گەشتیاریەکانەکەن بە مەستی ناساندنی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان ئەمە کارێکی زۆر باشە و بۆ پەرەوپێشچوونی کەرتی گەشتیاری ئەمە دەستخۆشیان لێ دەکەین. بەڵام وەکو سوود وەرگرتن لە وڵاتانی پێشکەوتوو چۆن ئێمەتوانین سوود لە وڵاتێک وەربگرین کە ئەم توانستە گەشت و گوزاریانەشی نییە. یعنی هەرێمی کوردستان خۆشبەختانە دەوڵەمەندە بە کۆمەڵک بنەمای سروشتی لە زۆر وڵاتە ئەم بنەما سروشتیانە بەرچاو ناکەوێت. بەڵام پێویستە بەچێ پێویستی بە بازارکردنە پێویستی بە ناساندنی ئەم ناوچە گەشتیارانی هەرێمی کوردستانە لەسەر ئاسی کەرتی گەشتیاری ناوخۆ لەسەر ئاسی کەرتی گەشتیاری دەرەچیشدا. لەبەر ئەوە پێویستە چی بکەین ئێمە لەبەر ئەوە پێویستە ئێمە بەرنمەیەکمان هەبێت بۆ پەرەپێدان بۆ سوود وەرگرتن لە ئەزمموی بۆ نمونە وڵاتێکی وەکو چین لە ساڵی 2019 بۆ 2020 بەهۆی هاتنی کۆڤید-19ەوە کەرتی گەشتیاری فریج نەکە لە چین لە زۆربەی وڵاتان لە هەرێمی کوردستانیشدا تێگەشتی بەڵام لە ئەم ساڵدا زۆرترین ژمارە گەشتیاری تۆمار کردووە بە نزیکەی 4.9 ملیار گەشتیارە کە ڕووی لە چین کردووە کەواتە ئەمە دەرخەریەوە چی کردووە یەکەم کار ئاسانی کردووە بۆ هاتنی گەشتیار کار ئاسانی کردو بۆ 40 وڵاتی بیانی کە ببێ ویزە بێنە چین بەڵام ئێمەش دەتوانین لە بازگەکاندا چی بکەین یەکەم کارمەندی گەشتیاری دابمەزرێنین کارمەندی گەشتیاری دابمەزرێنی بۆ ئەوەی ئاسانکاری بکە چونکە بازگەکانی هەرێمی کوردستان دەواازەیەکە بۆ پیشاندانی وێنەی جوانی هەرێمی کوردستان بەرامبەر بە گەشتیارێک کە دێت هەرێمی کوردستان یەکێک لەو مشکلانی کە هەمانە ئێمە کارمەندی گەشتیاریمان نییە لە بازگەکان بە تایبەتی بازگەکانی ئاسایش بۆ ئەوەی بە سلوبێکی چۆنەڵی جوان پێشوازی لە گەشتار بکات جاچی بە پێشکەشکردنی نقل بێت چی بە پێشکەشکردنی گوڵێک بێت بۆی سەرنجی چۆنەڵی سەرنجی هەرێمی کوردستان ڕابکێشێت بەرامبەر بۆ گەشتیارە هەست بکات کە جارێکی دەبێتەوە یەکانەوە هەست بۆ کە لە ماڵی خۆی دایەتی زۆر باش مامۆستا غەریب وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت ئەگەر ئێستا هەرچەند هەوڵ بە خۆشحاڵی و زۆر هەیە دەستیان خۆش بە لە بواری پەرەپێدانی کەرتی گەشت و گوزار بەڵام ئەگەر بەنیاز من هەوڵی باشتر بن هەوڵی زۆرتر ئەگەر بێن لە بۆ نمونە بەڕێزت وەکو کەسێکی زانکۆیی پرسیار بکەن پێویستمان بە چیتر هەیە بۆ ئەو ناسانەی کە خۆت باست کرد لەسەر ئاستی جیهان بەڕێزت ڕێنمایی چییە؟ یەکەم پێویستمان بەچی هەیە بۆ پەرەپێدانی کەرتی گەشتیاری یەکەم خاڵ یەکەم بە بازارکردنی کەرتی گەشتیاریە لە ڕێگەی تۆڕەکانی کۆمەڵاتیەوە یعنی ئیشێک لەو شتانی کەم ڕۆ ئیشی لەسەر دەکەی ناساندنی کەرتی گەشتیاریە لە ڕێی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە خاڵی دووهەمیان دامەزراندنی چییە دامەزراندنی کەرتی دامەزراندنی ژێرخانی کەرتی گەشتیاری لە ناوچە گەشت و گوزاریەکان بەتایبەتی ئەو ناوچە گەشت و گوزاریانەی کە بەدەست کەمی خزمەتگوزاری گەشتیاری و دەناڵێنن خاڵی سێ هەمیان چاکردن ڕێگاوبانە یەک بەشێکی زۆری ئەو ڕێگاوبانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ڕاستە خۆشبەختانە دووسایدە بەڵام گرفتێکمان هەیە کە لە کاتی جەژن و یاد و بۆنەکاندا ئاستەنگێکی زۆر لەسەر ڕێگاوبانەکان دروست دەبێت وا دەکات گەشتیار بێزار بێت وا دەکات گەشتیار ئارزووی گەشتکردن لە دەست بدەن زۆر کات کە خۆمان چوونە شوێنێکە لەوانە زارێکتر نینە ئەوە قەڵەباڵق بووە بۆ هۆکارەکە ڕێگاوبانەکە بووە کەواتە یەکەم شت پێویستی بە چاکردن ڕێگاوبان چونکە کەرتی گەشتیاری پێویستی بە ڕێگاوبانی پێشکەوتووە بۆ ئەوەی ئەو گەشتیارە بە کەمترین تێچوون بە ئاسانترین ڕێگا بگاتە شوێنی خۆی خاڵێکی تریان چییە وتمان پێویستە ژینگەی ناوچە گەشتیارەکانی هەرێمی کردەوە پارێزراو بێت بەشێکی زۆر لەو گەشتیاران کە دێنە هەرێمی کوردستان لانی ڕۆشنبیریان وەکو گەشتیارانی هەناوخۆی هەرێمی کوردستانیە لە فڕێدانی پاژماوەی گەشتیاریەکانیان دەبینین کە ساڵانە لەلایەن دەستی
ژینگەوە بەشێکی زۆر هەڵدەستن بە پاکردنەوەی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان ئەمە چییە؟ ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو لایەنە ڕۆشنبیری کە گەشتیاری دەرەوە دێتە هەرێمی کوردستان نابێتە هۆی پارێزگاری لە ژینگەی هەرێمی کوردستان بەڵکو دەبێتە هۆی پیسکردنی کەواتە پێویستە یەکێ لەو شتانە بێت بڵاوکردنەوەی هۆشیاری گەشتیاری ژینگەی بێت لە ناوچە گەشتیارەکاندا و باسمان لەو بەداخەوە ئەبنە هۆی ئاگرکەوتنەوە لە دارستان ئەوەیە هۆکارەکە چیە؟ هۆکارەکە لایەنی ڕۆشنبیری گەشتیاریە کابرا ئاگرەکە کاتەوانێ ناکڵێ بیکوژێنەوە بی بە ماڵێ مەسەلەکەی وا بیکوژێنوانێ کە نەبێتە هۆی سوتاندین دارستانەکانی هەرێمی کوردستان نەبێتە هۆی پیسکردنی ژینگەی هەرێمی کوردستان کەواتە پێویستمان بچێ پێویستمان بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیە لە هەرێمی کوردستان و هەروەها پێویستمانەوەیە کە بەشێکی زۆر لەو ناوچە گەشتیارانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە چاودێری نرخەکانیان بکرێت لەگەڵ توانای دارایی گەشتیارە گونجاو بێت لەگەڵ حەزەکانی گونجاو بێت چونکە ئەمە ڕنگدانەوەی ئەوەیە کە گەشتیار حەزی لە چێ خزمەت گوزاریەکە حەزی لە چ جۆرە بەرهەمیشی گەشتیاریە. زۆر باشە دەست خۆش بە مامۆستا سوپاس بۆ زانیاریەکانت ئومێد دەکەین لە هەرێمی کوردستانی شاسوود لەم ژینگە جوان و کەش و هەوا جوانە وەرگریە بۆ ئەوەی کە لایەنی گەشتیاری و گەشت و گوزار گرنگی زیاتری پێ زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کەناڵی کورسات هیوادارم سەرکەوتوو بن. دەستە خۆش بە سپاس بۆ تۆ.